بینەرانی بەڕێزی ڕۆژهەڵات تیڤ ئەم کاتەوە هەموو کاتێکی ژیانتان باش. ڕێباز کەریمیم و دیسانەوە بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی دیکەی بەرنامەی مێژووی کورد هاتوومەتەوە خزمەتتان. هیوادارم تا کۆتایی بەرنامەکە هاوڕێمان بن. لە ئەڵقەکانی پێشووتردا و دوابەدوای دەستپێکی مێژووی هاوچەرخی نەتەوەی کورد لە تۆی سێ ئەڵقەدا بە شێوازێکی کورت و گشتی پەرژاینە سەر ئەو ڕوودا و پێشادانەی کە ئەمڕۆکە بەشێکی دیار لە مێژووی هاوچەرخی کوردستانی ڕۆژهەڵات پێک دەهێنێت و لەگەڵ مامۆستا یاسین سەردەشتی میوانی ئەو بەشەی بەرنامە هەوڵمان ئەوە بوو کە زیاتر هەلومەرج و بارودۆخی ئەو کاتی وڵاتی ئێران و سیستمی سیاسی دەسەڵاتدار لە ئێران بدەینە بەرباس و کاریگەری و کارتێکەری ئەوانە بۆ سەر بزوتنەوە و شۆڕشەکانی گەلی کورد لەم بەشەی کوردستان بخەینە بەرچاوی بینەر و بیسەری بەرنامەکە. ئێستاش لە دوای تەوابوونی مێژووی هاوچەرخی کوردستانی ڕۆژهەڵات دەچینە بەشێکی دیکە و مێژووی ئەو بەشەش لە دوای دابەشبوونی کوردستان دەدەینە بەرباس. زاراوەی کوردستانی تورکیا دوابەدوای دامەزراندنی دەوڵەتی تورکیای لاو لەلایەن ژنەراڵ مستەفا کەماڵەوە لە ساڵی 1923 زاینی کەوتە نێو ناوان کە خۆی لە ڕاستیە بەشی باکووری کوردستان بوو. دیارە پێشتر ئەم ناوچەیە بەشێک بوو لە دەوڵەتی عوسمانی داگیرکەر و نەتەوەی کوردیش بەشێکی نەتەوەکانی ژێردەسەڵاتی ئەو دەوڵەتە بوون. دەرکەوتنی ئەم قۆناغەش لەم بەشەی کوردستان لا پەراوێزی دەرکەوتنی سیاسەتێکی تاگڕەودا لەدایک بوو کە ژنەراڵ مستەفا کەماڵ پاشا نەخشەکەی داڕشت. دەرکەوتنی ژنەراڵ کەماڵ ئاتاتۆرکیش وەک پاڵەوانی جەنگ بەهۆی ئەو بەرگریەی لە ئۆکەندی دەردەنیل بوو کە لە دژی هاوپەیمانان ئەنجامیدا. دوابەدوای جەنگی جیهانی یەکەمیش لە کۆتایی ساڵی 1970 زاینی بارودۆخەکە وا ڕەخسە جارێکی تر ڕۆڵی مستەفا کەماڵ بێتەوە مەیدان کاتێک لەسەر خواستی هەردوو حکوومەتی بریتانیا و فەرەنسا بە فەرمانی سەرۆکوەزیرانی دەوڵەتی عوسمانی فەرید پادشا نێردرا بۆ دامرکاندنەوەی ڕاپەڕینی کوردەکانی ناوچەی ترابزۆن. ئەو حکوومەتەی بانگەشەی حکوومەتێکی سۆسیالیستی کوردیان کرد و یۆنانیەکانیش هاوکاریان بوون. هەر بۆیە ئەمە باشترین هەلبوو لەو ڕێگایەوە بتوانێت سەرجەم ئاوات و نیازەکانی بێنێتە دی. سەرەتا مستەفا کەمال بە گەیشتنی بۆ ناوچە کوردیەکان وای بانگەشە کرد کە ڕزگارکەری ناوچە کوردنشینەکانە و دژایەتی دەوڵەتانی هاوپەیمانی مەسیحی دەکات. ئەوەش بە مەبەستی ڕزگارکردنی دەوڵەتی عوسمانی و خەلیفەی موسڵمانان لە پیلانی داگیرکەرانی نیشتمان. هەروەها داوای برایەتی کورد و تورکی بۆ دژایەتیکردنی سەرجەم بێگانەکان لە وڵات کرد. بەمەش کوردەکان بوونە پاڵپشت و هاوکاری بەرنامە و پلانەکانی ئەو کەسایەتیە. دیارە کۆمەڵێک هۆکار بوون بەهۆی ئەوەی کە کوردەکان پشتیوانی لەو سیاسەتەی مستەفا کەماڵ بکەن و هۆکاری دامەزراندنی دەوڵەتی تورکیە بن. لەم راپۆرتەدا کە ئێستا هاوکارانم ئامادەیان کردووە سەرنجان بۆ بیستنی گرنگترین ئەو هۆکارانە ڕادەکێشم کە بوون بەهۆی پاڵپشتی کوردەکان لە مستەفا کەمال بۆ دامەزراندنی تورکیە. یەک مەترسی کوردەکان بوو لە تۆڵەسەندنەوەی ئەرمەنەکان کە لە ساڵانی 1994 تا 1996 زاینی و 1915 تا 1916 زاینی لەژێر کاریگەری سوڵتانی عوسمانی و ئیتحادیەکان بەشداریان لە ڕەشەکوژی ئەرمەنیەکاندا کرد. دوو ئەو بانگەشەیە کە دوابەدوای ساڵانی جەنگی جیهانی یەکەم کرا بەوەی ناوچە کوردنشینەکانی ئەرزەڕۆم، کارز، بتلیس، ئەرزەنجان، موش، وان جیا دەکرێنەوە و دەخرێنە سەر دەوڵەتی ئەرمەنستان. دواتر دەبنە ژێردەستەی ئەرمەنیەکان و دەکەونە بەرستەم و چەوسانەوەی ئەوان و تۆڵەی ڕابردوویان لێ دەکرێتەوە. سێ نەبوونی هێزێکی ناوچەی گەورەتر لە دەوڵەتی عوسمانی تا کوردەکان بچنە پاڵی تا پشتیوانی لێ بکەن. بۆیە دوای شکستی ئەو دەوڵەتەش لە جەنگ و لاوازبوونی بزوتنەوەی کەماڵیەکان بۆ نەجێگرەوەی ئەو دەوڵەتە و گەورەترین هێزی ناوچەکە. چوار پشتیوانی نەکردنی دەوڵەتانی بریتانیا و فەرەنسا و رووسیا لە کوردەکان دوای ئەوەی دەرکەوت کوردەکان بەرژەوەندیە و هێزە ئەوروپایانە لە ناوچەکان ناپارێزن. 5 نەبوونی ڕێکخراوەیەکی سیاسی گەورەی کوردی لەو سەردەمەدا تا ڕێبرایەتی بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد بکات.
لەسەر ئەو ڕاستیانە کە لە راپۆرتەکەدا ئاماژەم پێدا و هەروەها ڕەنگە چەندین هۆکاری گەورە و چکۆلەی دیکە کوردەکان هەر لە سەرەتاوە پشتیوانی کەماڵیەکان بوون و هۆکاری سەرخستنی ئەو بزوتنەوەیە بوون. تەنانەت لە کۆنگرەکانی ئەرزەڕۆم لە 6 گەلاوێژی 1990 زاینی و سیواس لە 4 تا 11 خەرمانانی 1990 زاینی و ئاماسیا لە 15 ڕەزبەری 1990 زاینی گەورەترین پشتیوانیان لێکردن. لەو کۆنگرانەشدا ڕێکەوتن نامەیەک لەگەڵ دەوڵەتی عوسمانی مۆر کرا و مافی کۆمەڵایەتی و فەرهەنگی کورد بە فەرمی ناسرا. بەڵام زۆری نەبرد مستەفا کەماڵ لە ساڵی 1923 زاینی بە دامەزراندنی دەوڵەتی تورکیە و لێدانی دەوڵەتی عوسمانی لەسەر جەمبەڵێنەکانی پەشیمان بووەوە و کەوتە دژایەتیکردنی کوردەکان. ئەوەش بۆ بیانوەی کە بەڵێنەکانی پێشوو لەلایەن دەوڵەتی عوسمانیەوە دراوە و ئەو لیان بەرپرسیار نییە. دواتر بەهۆی مۆرکردن و چەسپاندنی ڕێکەوتنامەی لۆزان لە ساڵی 1923 زاینی کاری کەماڵیەکانی ئاسانتر کرد. لە پەراوێزی ئەم ڕاستیانەشدا جوڵانەوەیەکی چەکداری سیاسی سەری هەڵدا کە دواتر ناوی شۆڕشی شێخ سەعیدی پیرانی لێنرا، چونکە شێخ سەعید سەرکردە و پێشەوای ئاینی شۆڕشەکە بوو. شێخ سەعید کوڕی شێخ عەلی لە ساڵی 1985 زاینی لە گوندی پیرانی سەر بە شارۆچکەی منشی کورد سەر بە پارێزگای کەنج لەدایک بووە. وەک دەیگێڕنەوە لە ژیانیدا 12 زانای ئاینی پێگەیاندووە و نزیکەی 60,000 دەروێش و خەلیفەی بووە. ئەمەش ئەوە دەگەیەنێت کە پایەیەکی ئاینی گەورەی هەبووە. ئێستاژ وەکو نەریتی هەمیشەیی بەرنامەکە بۆ تاوتوێکردنی زیاتری ئەم پرسە دەچمەوە لای میوانی بەرنامەکە کە بۆ ئەم بەشە میوانداری بەڕێز خاتوو دکتۆر تەلار عەلی مامۆستای مێژوو لە زانکۆی سلێمانیم کردووە کە سەرنجشان بۆ قسەکانی بەڕێزیان ڕادەکێشم. لەسەر دامەزرانی دەوڵەتی تورکیا هاوچەرە ئێمە ئەزانین ئەو کاتێک کە جەنگی یەکەمی جیهانی تاوا ئەبێ لەگەڵ تاوابوونی ئەو جەنگەیە بە ڕووخان و بە هەرەسێنانی ئیمپراتۆرەتی عوسمانی. ئەم هەرەسێنانی ئیمپراتۆری عوسمانی مانای ئازادی بۆ کۆمەڵێ گەلان بوو، بەڵام کۆمەڵێکی تر لە نەتەوەکان هێشتا لە ململانیا بوو بۆ بەدەستێنانی ئەو ئازادیە لە نێوانی شانە کورد. ئەو کاتێک کە دەوڵەتی عوسمانی ڕووخاو ئەو کاتی کە هاوپەیمانان بەشێک لە سنوورە ئاوەکانی شوێنە بە استراتیجیەکانی دەوڵەتی عوسمانی ڕووخاو چکە 1970 باسەکەم قسەژێر کۆنتترۆڵی خوانەوە لەو قۆناغەوە بەشێک لە بەرپەرشدانەوە بەشێک لە ململانێ ڕوبەڕووبوونەوە دەست پێ ئەکا کە بە تایبەتی لە ناوچەکانی ڕۆژهەڵاتەوە کە ڕازی نابن بە هاتنی سوپای هاوپەیمانان و داگیرکردنی وڵات و تاڵانکردنی وڵات. لەمەش گرنگتر ئەو بوو کە مستەفا کەمال وەک پشکنەرێک لە 1990 ئەگاتە ناوچەکانی ڕۆژهەڵات سەرەتا بۆیە یەت بۆ ئەم ناوچانە کە ئەو یاخیبوونە و ئەو هەڵچوونەدا بمرکێنێتەوە. بەڵام ئەوەی کە مستەفا کەمال کردی بە جیاوازی بیر بۆ چوونەکانەوە چکە هەنێک پێیان وایە کە ئەمە پلانێکی هاوپەیمانەکان بوو، هاوپەیمانەکان سوڵتانیان ڕازی کردیان پیاوەڕ کە مستەفا کەمال بنێرێ بۆ ناوچەکە یا خوتانێکی تر ئاماژە بە کەسێتی مستەفا کەمال دەکەن کە هاو بۆ ناوچەکە دواتر توانی سوود لەو بەرپەرشدانە و لەو یاخیبوونانە و لەو گروپە چەگارانەی کە لەم ناوچە سەریان هەڵا بوو بۆ ڕوبەڕووبوونی هاوپەیمانان سوودیان لێ ببینێ. بە جیاوازی بیرۆڕاکانە مستەفا کەمال کە هاتە ڕۆژهەڵات توانی ئەو گروپە چەگارانی کە لەم ناوچانە سەریان هەڵدا بوو بۆ ڕوبەڕووبوونی هاوپەیمانان توانی ڕێکیان بخات کە بەشێکی زۆری ئەو گروپانە کورد بوون. یعنی لێرە مستەفا کەمال توانی سوود لە سنووری کوردستان، لە جیۆپۆلیتیکی کوردستان، لە ئابووری کوردستان، لە مرۆڤی تاکی کورد وەربگرێت و سەر لە نوێ جارێکی تر تورکیایەکی هاوچەرخی پێ دامەزرێنێ. ئەو کاتە بەشێک لە کوردەکان داوای ئەوانە کرد کە ئەبێ ئەمان بگەن بە مافەکانی خۆیان. ئەو کاتی کە
شەریف پاشا نوێنەراتی ئەوانیە کرد بەشێکی زۆر بەشێک لە کوردەکان داوای ئەویان کرد کە ئەبێ ئەمان مافی خوان هەبێ ئەبێ ئەمان ئازادیان هەبێ ئەبێ ئەمان خودمختاری خوان هەبێ بەڵام ئێمە ئەزانین بەشێکیان لەگەڵ خودمختاری بوون لە ناو دەوڵەتی عوسمانی بەڵام بەشێکی تریان لەگەڵ ئازادیە بوون یعنی لێرەدا ئەبێ قسە لەسەر ڕاستیە بکەین کە ناتوانین کوڵی لێ بکەین لێرە کوردەکان پەرد بوون دابەش بوون یەکێکیان لەگەڵ ئازادیە بوو یەکێکیان لەگەڵ خودمختاریە بوو یەکێکیان لەگەڵ خودمختاریە بوو لەگەڵ سوڵتانە یەکێکیان لەگەڵ خودمختاریە بوو لەگەڵ مستەفا کەمالە بەڵام هەموو ئەو باڵانی ئەو کاتە هەموو ئەو هێزانی ئەو کاتە هیچیان نەیانتوانی گروپەکانی تر باڵەکانی تر هەموو لەژێر یەک دروشمە لەژێر یەک ئاڕاستەی کارە کۆ بکاتەوانێ وی ئەو کاتە ئێمە پەرشوبڵاو بووین ئەم پەرشوبڵاوی وای کرد کە چ مستەفا کەمال چ سوڵتان بتوانێت سوود لە کوردەکان ببینێ مستەفا کەمال کە ئەو بانگەشی ئەوەی کرد کە تورکیا ڕزگارەکە کە سەرەتا سوڵتانیش ڕزگارەکە هەموو ویلایەتە عوسمانیەکان ئەوەی کە دوای ڕێکەوتنی بڵین نەک ڕێکەوتن ئاگربەستی مۆدرس مابوو لەژێر دەسەڵاتیانە ئەوە بانگەشەی کرد کە هەموو ئەمانە ڕزگارەکە بۆیە هاتووە ئەم گروپە چەگاریانە ڕێگەخا بۆیە ئەم جوڵانەوەی ئەم ناوچانە ڕێگەخا بەڵام ئەوەندەی پێنە چوو کە مستەفا کەمال کەوتەوەی کە سربەخۆیانە کار بکە بەبێ فەرمانەکانی سوڵتان بجوڵێتەوە نەکەر ئەوە بەڵکو ئەو دەست لە کارکێشانەوەی خۆی لە پۆستە سەربازەکەی خۆی پێشکەشی سوڵتان کرد چونکە سوڵتان وتی فەرمانی پێکرد کە ئەو بگەڕێتەوانێ بەڵام ئەو بۆی بەردەوام بێ لەو کاری کە دەستی پێکردووە دەست لە کارکێشانەوەی پێشکەش کرد و دواتر بۆی لێرە بتوانێت بە ئازادانەتر مامەڵە بکە ئەمێ لێرە خاڵێکی زۆر گرنگ بیرم نەچێ ئەگەر چی لای هەرە زۆری مامۆستانی مێژوو خوێندکاران و قوتابیانی مێژوو بەشێکی زۆری خەڵکیش ئەناسرێ بەس بۆی بیرمان نەچێ لێرە لاوازی وشیاری نەتەوەی لەگەڵ ڕاکێشان هەستی ئاینی دوو خاڵی زۆر گرنگ بوون کە ئێمەیان بر بەلای مستەفا کەمال و هەموو هێزەکانی ترە چونکە تا ئەو ساتە وەختە سوڵتان وا خۆی پیشانەیە کە ئەو پیاوێکی ئاینیە و کەسێتێکی ئاینیە هاتۆ بۆ ڕزگارکردنی سوڵتان و هەموو دەوڵەت بۆی کوردەکان هەمووی دوای کەوتن تەنانەت یەکێک لە نووسەرەکان ئەڵێ ئەو کاتی مستەفا کەمال کە جلی ئاینی لەبەر کردووە ناوچە کوردەکانە ئەڕێ هەندێک لە خەڵکەکە هاوارێن بۆ کردیان بژی سوڵتان و ئازانی مستەفا کەمال پیاوێکی ئاینیە لە کاتی ئێمە ئازانی مستەفا کەمال بەس پیاوێکی ئاینی نەبوو ئەو ئەزانین دواتر تورکایەکی ئەلمانی سێکۆلاری هاوچەرخدا ئەمەزرێنێ بەڵام ئەو زانی چۆن سوود لە هەستی کورد وەرەگرێ چۆن سوود لە هەستی ئاینی وەرەگرێ لێرە بەتەنها بەڕاستی خەتای ئاینیە ئەگەرچی ئێمە بەشێکی زۆر هەوا سێریکن کە خەتای ئاینە ئاینی ئیسلام وای لە ئێمە کرد ئێمە خۆمان بەسین و بە عەرەبەوە بە تورک و بە نازانکەوە بەڵام لێرە پرسیارێکی بچووک دروست ئەبێ بۆ عەرەب کام کاتێ خۆیان بە خاوەنی ئیسلام ئەزانن خۆیان نەبەسەوە بە سوڵتانەوە هەر لە کاتی شەڕەکەیان لە 1950 ئەوان پشتیان کردە سوڵتان ئەوان بەدوای ئەوەیە چونکە بێت دەوڵەتی خۆیان هەبێ دەوڵەت بە خۆیان دامەزرێن ئەوان یان لەبەرەوەی سوڵتان ڕەمزی دەسەڵاتێکی ئاینی دەسەڵاتی هەموو مسلمانانە ئێمە ئەبێ لەگەڵابین ئەوان وتیان ئێمە مسلمانی لە وڵات و ماڵی خۆمان ئەوەی کە ئەبوایە کورد بیکردە و نیان کردایە کە من مسلمانم یا مسلمانیم لە وڵاتی خۆم لە ماڵی خۆم بەڵام ئێمە ئەومان نەکرد ئێمە دەرگای ماڵەکانی خۆمان بۆ هەرێکێکی تر کردەوە تا ئەوان هاتن ئێمەیان داگیر کرد و زۆربەی شەڕەکانی خۆشیان بە ئێمە کرد یاخود ئێمەیان وەک هێزێکی سەرەکی کە ئەمە وای کرد کوردەکان لێرە ماندوو بن هێزێکی زۆر لەدەست بدەن بۆیە مستەفا کەمال زۆر بەوریانە سوودی لە ئێمە بینی لە هەستە ئاینەکانی ئێمە کە ئێمە ڕابکێشێ بەلای خۆی ئێمە ئەبێ بچین شەڕ بۆ مستەفا کەمال بکەین و لەگەڵیانە بەشدار بین یەک ڕق و کینەی کەماڵیەکان بەرامبەر بە کورد تا نەبنە کۆسب لە بەردەم سیاسەتەکانیان
2. هاندانی هەردوو حکوومەتی بریتانیا و فەرەنسا بۆ کەماڵیەکان لە دژایەتیکردنی کورد چونکە هاوکار و پشتیوانی دەوڵەتی عوسمانی بوون و لە ڕەشەکوژی ئەرمەنیەکانی هاوپەیمانیان بەشداریان کرد. 3. پشتیوانی جووەکان لە بزوتنەوەی کەماڵی، ئەوەش لەسەر ئەو بنەمایەیە کە کوردەکان پشتیوانی سوڵتان عەبدولحەمیدی دووەمی عوسمانی بوون، چونکە ئەو سوڵتانە بە جووەکان دوژمنێکی سەرەکی و سەرسەخت بوو کە خاکی فلستینی پێنەبەخشین. 4. کەماڵیەکان وایان دەبینی کە هاوکاریکردنی کورد و دابینکردنی مافەکانیان واتە جیابوونەوە لە دەوڵەتی تورکیە و دامەزراندنی دەوڵەتێکی کوردی کە ئەمەش دژایەتیکردنی بەرژەوەندیەکانیان بوو. ئەو هەموو مستەفا کەمال باسی ئەوەی کرد کە ئەو یەک پارچەی خاک ئەپارێزێ، یەک پارچەی خاکی عوسمانی خاکی تورکیا ئەو کاتە ئەپارێزێ. ئەو کۆنگرانی کە بەستی ئەرزڕۆم و سێواز لە سەرەتای بزوتنەوەکەیە لە 1990 چەندین سەرانی کورد بەشدارییان تیا کرد. ئەو کەسانی کە بەشداری ئەو کۆبوونەوەیانە کرد پیاوماقوڵانی ئەو کاتی کورد بوون. بێگومان هەمووی ناڵم، چکە ئێمە زانین کەسانی ترمان هەیە، ڕۆشنبیرمان هەیە، بنەماڵی بەدرخانەکانمان هەیە، بەشێکی زۆریان کە ئەوان لەگەڵ بزافێکی سربەخۆیی کوردیا بوون. بەڵام ئێمە کۆمەڵە کەسی ترمان هەیە کە ئەوان هاتوون لەو کۆنگرانەیە بەشداریان کردووە. ئەوەی کە لێرە گرنگە، زۆر گرنگە باسی بکەم، لەو کۆنگرانەیە هەمیشە مستەفا کەمال جەختی لەسەر یەک پارچەی خاکی تورکیا کردوەوە. یعنی ئێمە هەر لە سەرەتاوە چوینەتە پاڵ بزافێک، چوینەتە پاڵ جوڵانەوەی لە سەرتاوە بە ئێمەڵێ ئەوەی کە ماوەرە ژێر دەسەڵاتی منە، ئەوەی کە بوو بە پاشماوەی دەوڵەتی عوسمانی و دوای ئاگربەستیمەوە درست ئەبێ بە یەک پارچی بمێنێتەوە، نابێ لێی جیا بکرێتەوانێ. یعنی ئێمە لە سەرەتاوە ئەچینە ناو ئەم چوارچێوەیە کە ئامادەین کە ئێمە جیان نەکرینەوە. دواتر ئێمە کە داوای ئەومان کردووە ئێمە لەگەڵ مستەفا کەمالە ئەمێنینەوە و لەگەڵ ئەوە کارەکەین بۆ مەرجەی ئەو دواتر ئۆتۆنۆمیمان باتێ. ئەمە قسێ کوا دەقێکی نووساکە ئەو ئۆتۆنۆمی ئایا بە ئێمە و دواتر ئەو ئۆتۆنۆمیە سنوورەکەی کوێ بۆ کوێ ئەگرێتەوە، چکە ئەو کاتە تۆ سنوورت هەیە، ئەمە سنووری وڵاتی منە، بۆی من ئەبێ ئۆتۆنۆمیم لەم ناوچەنەتەوەیە هەبێ کە وڵاتی منە، کە وڵاتی کوردە. بۆی هەموو ئەو بەڵێنانی کە بە کوردەیرا بێگومان مستەفا کەمال زۆر زیرەکانە، زۆر بەڵێنی بە کوردەکانیە و لە خۆی نزیکەکردنەوانێ و هەموو کات ئەمە خەباتی کورد و تورکە و لە یەکەم دانیشتنەکانی پەرلەمانیشە ئەو کاتە یەکێک لە نوێنەرەکانی کورد هەڵساوتی قسەکردن لەم تەخت و لەم منەسەیەوە بۆ هەردوو برای کورد و تورکە هەموو دەستیان کرد بە چەپڵە ڕێزان. بەڵام هەر ئەوەنەی نەبێت دوای مانگێک دوای ئەوەی کەمالیەکان حکوومەتیان پێکەنە لە 1920 مستەفا کەمال لە بەردەمی منەسەکە وتی ئەو حکوومەتی دروستمان کرد حکوومەتێکی تورکیا. بۆی ئێمە دوای کۆمەڵە بەڵێنی شەفەیی کەوتین، چکە نیەتی مستەفا کەمال دیار بوو. ئەو هەر لە سەرەتاوە ئەو کاتێک کە چۆن ناوچەکانی ڕۆژهەڵات، ئەو کاتە تەمان ڕۆژهەڵاتی تورکیا باکووری کوردستان کۆمەڵی ڕێکخراوی کوردی هەبوون. هەر لە سەرەتاوە مستەفا کەمال ئەمری کردووە فەرمانیاوە کە ئەو ڕێکخراوانە دابخرێن، چونکە وەک مستەفا کەمال خۆی ئەڵێ ئەمانە ئەبنە هۆکاری دووبەرەکی. ئەو لێرە ترساوە کە ئەم ڕێکخراوانە ئیش لەسەر کەلتوری کوردی بکە، ئیش لەسەر ناسنامەی کوردی بکە، ئیش لەسەر وشیارکردنەوەی تایکی کورد بکە، بۆی هەر لە سەرتاو بەنای هەموو کات بەنای بارودۆخێکی خراپ و پەشێ و کۆمەڵی ئەم بارودۆخە سەربازیانەوە خێرا ئەو ڕێکخراوانی داخستووە. یعنی ئەو چەند هەوڵ خۆی لە کوردەکان نزیک بکاتەوە بەڵێنی پێیان و ئەم بانگەشانی بەرزە کردوانێ، بەڵام لە هەمان کاتە ئەو زۆر بەوریانە لەگەڵ ئەو کەسانی کە نزیک بوو لێوەی جێمتمانی خۆی بوون کاری بۆ ئەو کردووە کە ئەو ڕێکخراوە کوردیانە هەر شتێک پەیوەندی بە کوردەوە هەیە ئەو ڕێکخراویانانە دابخرێت. بۆی ئێمە بەشدارێکی زۆرمان هەبوو لە شەڕی سەربەخۆی تورکە،
تا یەکێک لەوانی کە دواتر بوو بە سەر و کۆماری دووەم ئەسمەت ئەمینۆ ئەو کاتی کە ئەچێ بۆ شوێنی سەربازی بوون ئەڵێ پێ ئەچێ ئەمە کوردێک بێ ئەین ئەوەنە کوردەکان بەشداریان لە بزافی کەمالیە کرد کە دەوڵەتێکی تورکیای هاوچەرخ دامەزرێنرا بەسەردەستی مستەفا کەمال کە بڕوای تەنها بە ڕەگەزی تورکە بوو چونکە دەوڵەتێکی ڕەگەزی بوو ناسنامەی ئەو دەوڵەتە تورک بوون بوو دەوڵەتێکی ئەلمانی بوو ئەوەی کە باڵادەست بوو ئەوەی کە دەرەجەیەک بوو ئەوەی کە مافی هەبوو لە وڵاتەیە ئەوانە بوون کە تورک بوون کە بە تورکی قسانە کرد بە تورکی ئاخەفتن هیچ مافێکی تر بوو ئەو کەسانی تر نەبوو بۆیە لە کتێبەکەی مامۆستا عەزیز شەمزینی ئەخۆی ئاماژە بۆ ئەکا ئەڵێ کەسانێک سەرەتا کە یارمەتی مستەفا کەمالیاننا ئەڵێ دواتر پەشیمان بوونەوە لە نێوانیانە خالید بەگی جوبران بەگ ئەڵێ ئەمان وتوانە ئێمە چەقۆی مستەفا کەمالمان بۆ ملی خۆمان تیش کرد هەڵەی ئێمە بوو کە ئێمە یارمەتی ئەوماننا چکە دواتر بینیان مستەفا کەمال کەوتە ڕێوشوێنی توند کەوتە پەیڕۆکردنی ڕێوشوێنی سەربازی کەوتە قەدەغەکردنی زمانی کوردی تا ئەو ساتە وەختە لە نەخشەکانی عوسمانیە ناوچە کوردیەکان بە ویلایەتی کوردستان ناوبرا بوو بە ویلایەتی کوردستان نووسرا بوو دواتر ئەو نەخشانە هەمووی هەڵگیرا کرا بە ئەنادۆڵی ڕۆژهەڵات کەوتنە گۆڕینی ناوی ناوچە کوردیەکان یعنی هەرچی شتێ تایبەت بوو بە کورد و بە تاکی کورد و بە تاریخی کورد و بە زمانی ئێمە و بە جوگرافیای ئێمە و بە نەخشەی ئێمە و بە مۆسیقای ئێمە چکە مەسەڵەن لە باکوور ناونانی مناڵی کوردیش قەدەغەیە ئەگەر هەڵە لە ساڵە پێش ئێستا وابزانم ماڵێکی کوردی چوونە یاس دادگا شکاتیان کرد بووی بتوان مناڵەکەی خۆیان بە ناوی کوردیەوە ناو بنێن ینی دوای نزیکەی سەدەیەک تا ئێستا کوردێک ئەچێتە دادگا شکاتەکە بڵێ ئەمە مافی خۆمە من مناڵەکەم چیم ئەوێ ناوی بنێم وێ هەموو ئەمانە ئەو ڕێوشوێنانە بوون کە مستەفا کەمال هەر لەگەڵ دامەزرانی حکوومەتەکەیە گرتیە بەر ئەو وتی ئێمە تورکایەکی هاوچەرخمان دامەزرانەوە ئێمە دەوڵەتی تورکیامان دامەزرانەوە کە یەک ناسنامە هەیە ناسنامی تورک بوونە ئەوەی کە لەم دەقەلابە ئەوی لەم بیرکردنەوەی لابە ئەو بیرکردنەوەیکی جوداخوازی هەیە ئەوە ئەوی وڵات پرد بکە ئەوە وڵات بەرەو نالەباری پشێوی ئەبە یەکسەر ئەبێ سزای بەسەرا بدرێت سزاکانیش هەموو کاتێ سزایەکی سەربازی بوون بۆ لێرە و جارێکی تر کوردەکان ئەکۆن ئەوەی کە ئەبێ سەر لە نوێ خۆیان ڕێک بخەنەوە سەر لە نوێ خۆیان ئامادە بکەن بۆ ململانێکی تر چکە ئەوان بە هیوای ئەوەی کە تورکیا ڕزگاری بێ لە هاوپەیمانان و لە داگیرکەران و دواتر ئەمان بگەنە ئۆتۆنۆمیەک هاوکاری مستەفا کەمالیان کرد طبعا ئەوەی کە ئەمیست باسی بکەم بیرم نەچێت کە پێویستە بە ئەرمەنەکان لێرەشا مستەفا کەمال ئەوی سوود لە مەسەلەی ئەرمەن ببینێ و جارێکی بە کوردەکانی ئەوت ئەگەر ئێوە خەوات لەگەڵ ئێمە نەکەن ئەگەر بەیەکۆ کار نەکەین وڵات ڕزگار نەکەین ئەوە ئەرمەنەکانیان وڵاتی ئێوە داگیرەکەن طبعا لێرەوە مستەفا کەمال ئەویست ڕەوایەتیەک شەرعیەتێک بە بەو کارێکە ئیکە چونکە ئیزانی ئەم ناوچەیە وڵاتی کوردە وڵاتی کوردانە بۆی وای پیشان بە ئەمە کوردەکان خەباتەکەن بۆ ناوچەکانی خۆیان بۆ پاراستنی ناوچەکانی خۆیان لە هەر داگیرکاریەک شێخ سەعید ساڵی 1865 زاینی لە ناوچەی پاڵوو لەدایک بووە یەکێکە لە شێخە بەرزەکانی نەقشبەندی لە پاش مردنی باپیرەی واتە شێخ عەلی باوکی ناوچەی پاڵووی بەجێهێشتووە و ڕووی کردووەتە شاری خەمیس شێخ سەعید خوێندنی دینی لەو شارە تەواو کردووە پایە و ڕێزی کۆمەڵایەتی شێخ و زیرەکی و لێهاتی و دەوڵەمەندی بۆتە هۆی سەرەکی بوو ئەوە کۆمەڵە پەیوەندیکی ڕاستەوخۆ بتە و بە شێخ سەعیدەوە بکات
لە کۆتایی هاوینی 1923 یوسف زیبا کە سەرۆکێکی بزوتنەوەی کورد و نائیبی کۆنی شاری بەتلیز بووە لە پەرلەمانی تورکیەدا چۆتە شاری خەنیس بۆ دیدنی شێخ سەعید ڕێکەوتن لەسەر ئەوەی بڕیاری هەڵگرسانی شۆڕشێکی نوێ بدەن. لە زستانی ساڵی 1923 تا ساڵی 1924 سەرۆکۆزەکان و ئەندامە چالاکەکانی کۆمەڵی سەرخۆبوون کۆبوونەوەی فراوانیان لە ناوچەی پاڵ و بەست کە تێیدا باز لە فراوانکردن و خۆسازدان بوو بۆ چالاکیکردن لە پێناو بزوتنەوەی نەهێنی و خۆئامادەکردن بۆ ڕاپەڕێنینە بۆ سربەخۆیی کوردستان. ئەم کار و بڕیارەش تا ڕادەیەکی بەرفراوان بە یارمەتی شێخ مەحموودی حەفید و سمکۆی شکاک بوو. هەروەها بڕیاردرا یاداشتێک دەربارەی پشگیری نەتەوەی کورد بۆ کۆمەڵی نەتەوەکان بنێرن. سەرهەنگ خالید جەبری و یوسف زیبا چالاکترین ئەندامانی کۆمەڵەی سەرخۆبوون بوون کە هەموو بڕیارە گرنگەکانی کۆمەڵەیان دەگەیاندە دوورترین ناوچەکانی کوردستان و ئامادەیەکی هەمیشەیان لە نێوان سەرۆکۆزەکاندا پەیدا کردبوو. هەروەها پەیوەندیان لەگەڵ پارتی جمهوری پێشکەوتی تورکیادا پەیدا کردبوو کە لە خەزەڵوەری ساڵی 1925 دامەزرا بوو. بەڵام بەهۆی خیانەتکاری سەرۆکەکانی هۆزی خورمیک دەنگ و باسی خۆئامادەکردن گەیەندایە یاساوڵانی ڕژیمی تورکیا بە بڕیاری مستەفا کەماڵ ئەتاتورک یوسف زیبا و خالید جەبری بەک گیران و ڕەوانەی زیندانی بەتلیس کران. لە پاش گرتنی ئەم دوو سەرکردەیەی کۆمەڵە وەک پێویستیەکی گرنگ بەپەلە بڕیاریدا کە شێخ سەعیدی پیران هەڵبژێردرێت و بکرێت بە سەرۆکی کۆمەڵەی سەرخۆبوون. شێخ سەعید لە پاش هەڵبژاردننی بە سەرۆکی کۆمەڵە بڕیاری هەڵگرسانی مەشخەلی بزوتنەوەی چەکدارانەیدا. بەڵام زیاتر دەیویست بڕیارەکە مۆرکی کوردستانی گەورەی پێوە دیار بێت. لەبەر ئەوە عەلیڕەزای کوڕی ناردە شارەکانی دیاربەکر و حەلەب بۆ زانینی بیر و بۆچوونی سەرۆکەکانی کوردی سووریا و عێراق و ئێران بۆ زیاتر ڕێکەوتن لەسەر کاتی گشتی ڕاپەڕینەکە. لە پاش کۆبوونەوەیەکی گەورە لە شاری حەلەب هەمووان گەیشتنە ئەو باوەڕەی کە مافی نەتەوایەتی گەلی کورد بەبێ شۆڕشێکی چەکدارانە مەحاڵە مسۆگەر بکرێت. پاشان ڕۆژی 21 ڕەشەمەی ساڵی 1925 دانرا بە یەکەم ڕۆژی هەڵگرسانی مەشخەڵی شۆڕش و ڕاپەڕین. لە نیوەی دووەمی مانگی یەکەمی ساڵی 1925دا شێخ سەعید گەشتێکی بە زۆربەی ناوچەکانی کوردستاندا کرد. گەرمی هەستی کوردانەی خەڵکی کورد کارێکی وای لێکەوتەوە کە شێخ سەعید شۆڕشی چەکدارانی دەست پێ بکات لە دژی داگیرکەرانی تورک. دەچووە هەر ناوچە و گوندێک و شار و شارۆچکەیەک بە کۆمەڵ لایەنگر و دۆست ڕوویان تێدەکرد تا دەهات خەڵکی چەکداری ڕاپەڕینەکە ڕوو لە زیادبوون دەچوو بە تایبەتی لە شاری گەنج و ناوچەی لیچە، خانی، پیران. لە 5 ڕێبەندانی 1925 شێخ سەعید خانی بەجێهێشت و لەگەڵ 100 سوارەی ئازا بەرەو گوندی پیران بەڕێکەوتن بۆ ماڵی عەبدوڕەحیمی برای. لە هەمان شەودا مەفرەزەیەکی سوپای تورک بە سەرۆکایەتی هەردوو ئەفسەر حوسەینی ئەفەندی و مستەفا عالیم هاتبوون بۆ گرتنی چەند کەسێک لە گوندنشینەکان. دوجار شێخ سەعید ڕازی نەبوو کە کەس بگیرێ. ئەمە بووە هۆی ئەوەی کە هەردوو لا سەنگەر لە یەک بگرن. لە پاش شەڕ و تەقەکردن چەندها کەس لە مەفرەزەی دوژمن کوژران و ئەوانی تریش بە ئەسیر گیران. ئەم ڕووداوە لە پڕە بووە هۆی ڕێگریەکی سەرەکی ناوەخت لە کامڵ نەبوونی خۆئامادەکردنی ڕاپەڕینەکەی شێخ سەعید. کاتێک شێخ تایری برای شێخ سەعید ئەم هەواڵەی بیست بێوەستان و چاوەڕوانی لە دەی ڕێبەندانی هەمان ساڵدا کۆنتڕۆڵی شارۆچکەی لیچەی کرد و دەستی بەسەر گشت پارە و نووسین و نامە و تەلەگرافی نەهێنی ڕژیم داگرت. لە ڕۆژی 11 ڕێبەنداندا لەگەڵ 200,000 سوارەت چوونە لای شێخ و ئەم ڕووداوە و هۆکارانە بوونە هۆی سستبوونی هەندێک کاری شۆڕشەکە و ڕێگریان لە دواخستنی شۆڕشەکە گرت. بۆیە شێخ سەعید بە ناچاری پێشوەخت بڕیاری دەستپێکردنی ڕاپەڕینەکەیدا. بەپێی ئامارێکی ئەو کاتە ژمارەی پێشمەرگە کوردەکان تەنیا لە 4 ویلایەتدا نزیکەی 600,000 کەس بوون بەرامبەر ژمارەی هێزی تورکەکان کە لە 100,000 کەمتر بوون. جگە لەوەی لەم ناوچانە نەتەوەی عەرەب و ئەرمەنیشی تێدا بوو. ئەم کەمینە نەتەوانەش زۆر چەساوە و زوڵم لێکراوی ژێردەسەڵاتی تورک بوون. بۆیە زۆربیان لە شۆڕشەکەدا بەشدار بوون و هاوکاری و پشتیوانیان نیشاندا. شۆڕشەکەی شێخ سەعید دوای چەندین سەرکەوتنی باش و گرنگ وردە بەرەو لاوازبوون دەڕۆشت و
زۆربوونی خۆفرۆش و بەکرێگیراوی حکوومەتی لەم ناوچە کوردنشینانە کاری شێخ سەعید و هاوڕێیانی سەخت و سەختتر دەکرد تا دوجار لە کۆتایی مانگی خاکەلێەوە بەهۆی خیانەتی سەرۆکۆزی جبرانان و دەرەبەگی تاوانبار قاسمبەگی جبران، شێخ سەعید، شێخ عەبدوڵڵا، عەلی غاڵب، ڕەشید ئاغا و 26 شۆڕشگێری تر لەسەر پردی چەمی موڕاج لە ناوچەی گەنج بەدیلگیران و دران بەدەستەوە. لە دوایی دادگاییکردنی شێخ سەعید و هاوڕێکانی لە کۆتایی مانگی گوڵان دەستی پێکرد و ماوەی یەک مانگی خایاند. جگە لە شێخ سەعید 47 تێکۆشەری کورد بڕیاری لە سێدارەدانیان دەرکرا و لە شاری دیاربەکر بە گیانێکی شۆڕژگێرانە و بوێرانە لە سێدارە دران. ئێرە مستەفا کەمال شەڕەکی بە کورد دەکرد بۆی کە ئەو ناوچانە هەمووی لە سنووری تورکیا بمێنەوە، لە سنووری تورکیای هاوچەرخا بمێنەوە. دواتر ئەو سیاسەتانی مستەفا کەمال کە پەیڕەوی ئەکرد هەمووی خرایە سنووری یاساییەوە، ینی بە یاسا ئەوەی کە زمانی تورکی نەزانێ بۆی نەبووچێ بۆ هەڵبژاردن. ئەمە وایە تۆ بڵێ هەموو کورد بۆی نییە بچێ بۆ هەڵبژاردن، چونکە تۆ زمانی تورکی نازانی، تۆ ئەوە لە قوتابخانەکانە بە تورکی بتخوێنە، تۆ ئەوایە هەڵگری ناوی بنەماڵێکی کوردی نەبی، نەک تۆ بەسێتەوە بە ناسنامەیەک و بە کولتورێکی جیاواز لە کولتورێکی تورکەوانێ. جگە لەمە کەوتنە ڕاگواستنی ماڵە کوردیەکان، هاوکات کەوتنەوەی کە کۆمەڵی ئەحکامی عورفی و فەرمانی سەربازی لە ناوچە کوردیەکانە جێبەجێ بکەن. جگە لەوە ناوچە کوردیەکانیان دابش کرد بەسەر چەند پێگەیەکی سەربازیە یان چاودێرگی سەربازی، یعنی هەموو ئەو دەسەڵاتە ئەو کارمەندانی کە ئاتنە ناوچەکە و ئەبوو بە بەرپرسی یەکێمی ناوچەکە زۆربەی کات ئەو کەسانە کە کەسی سەربازی بوو نە کەسی مەدەنی، و دواتر هەموو ئەو مافیان هەبوو چۆنیان بێ خەڵک لەناو بەرن بکوژن سەرکوتی خەڵک بکەن بۆی بتوانن بە هەموو شێوازێکی ترس و تۆقاندن و سەرکوتکردن خەڵکی ئەو ناوچەیە بە تورک بکەن، ناسنامەی خۆی لێ وەربگرنەوە. بۆی ئەمە وای کرد کە ڕۆشنبیرانی ئەو کاتە و گەنجانی ئەو کاتە و ئەفسەرانی ئەو کاتەی کورد بیر لەو بکەنەوە کە ئەبێ ئەمان خەباتی خۆیان ڕێکخەن، ئەبێ ئەمان خەباتێکی کوردانەی تایبەت بە خۆیان هەبێ. دوای ئەوەی کە مستەفا کەمال لە 3/5/1920 ڕایگەیاند ئەم حکومەتەی کەدا مەزران بە حکومەتێکی تورکیە، گەنجانی کورد خۆیان کۆ کردەوە لە کۆمەڵی ئازادی یا کۆمیتەی ئیستیقلالی ئەو کاتە کە دەستیان کرد بۆی کە ئەبێ ئەمان کار بۆ شۆڕش بکەن و کار بۆ سربەخۆیی بکەن. یعنی لێرەوە قۆناغێکی زۆر گرنگ دەست پێ ئەکا لە خەباتکردن لە باکووری کوردستان، و قۆناغێکی گرنگیش دەست پێکا لە دابشبوونی خەباتی ئێمە، چونکە ئەمە وەقع بەسەر باکووریان سەپان. لەوێ دەسەڵاتی مستەفا کەمال باڵا بوو، لەوێ دەوڵەتێکی تازە دامەزراوە لەژێر سیستەمی دەوڵەتێکی تازان لە چوارچێوی دەوڵەتێکی تازان. بۆی لە باکوور کە دەستکرا بە خەبات ببورن خەباتەکە بەرامبەر مستەفا کەمال وەستایەوە. یعنی زۆر جار ئێمە وا سێرەکەین کە ئێمە خەباتی خۆمان پارچە پارچە کردەوە. لەم قۆناغەیە ئەو واقعە سەپاندی بەسەرمانە کە ئێمە لە باشوور لەگەڵ دژی هاوپەیمانان و شێخ مەحموود دژی هاوپەیمانان و دواتر دژی ئەو دەسەڵاتە عەرەبی کە بە زۆر هێنرایە ناوچەکە و بە پاڵپشتی بەریتانیا، و لە باکووریش کەوتنەوەی کە ململانێ بکەن دژی مستەفا کەمال، ئەوەی کە تا دوێنێ وتی ئێمە هەمومان هاوپەیمانین و داکۆکی لێکەکەین و سربەخۆی یەکتری ئەپارێزین. بەڵام ئێستا بە پێچەوانەوە ئەو سنوورانە جارێکی تر چێکە، ئەو سنوورانە جارێکی تر کۆنتڕۆڵە کاتەوانێ. بەڵێ بینەرانی بەڕێز، سپاس بۆ مامۆستا تەلار و هەروەها بۆ ئێوە بینەر و بیسەری ڕۆژهەڵات تیڤی کە تا ئێستا لەگەڵمان بوون. بەم شێوەیەش
گەشتی ناکۆتایی بەشێکی دیکە لە بەرنامەی مێژووی کورد تا پێگەشتنەوەیەکی دیکە و شەوێکی دیکە بمێنن با خۆشی و شادی بژین بە سەربەستی و ئازادی ماڵەوە.